سڵاتان لەبێت ئەمڕۆ هونەرمەندێکی تایبەت سەردانی ڕۆداوی کردو ئەویش هونەرمەند سالار ئازیزە کە چەندین کاری میوزیکی بۆ فیلمەکانی هۆلیوود کردووە لەگەڵ هونەرمەند کاڵم ساهیر لە چەندین کۆنسرت و گەشتی هونەری بەشداری کردووە و هەر خۆی دکتۆراشی هێناوە لە ئامێری ڤایۆلین ڕۆڵی لە ناو میوزیکی کوردیدا و ئەنجا ئەمڕۆ بە سەردانێک هاتۆ بۆ ڕوودا و پێمان خۆش بۆ گفتوگویەکی لەگەڵ بکەین کاک سالار بەخێر چۆنی تەندروستی چۆنە سپاستان دەکەم سپاسی بەڕێزتان دەکەم و سپاسی ڕوودا بەخێر بێتەوە بە کوردستان سپاس دەکەم سپاس کارمەندانان دەکەم کە بەڕاستی کاری پرۆفیشناڵ دەکەن دەستیان خۆش بۆ کاری سەردانەکە چی بوو بۆ کوردستان؟ هەویستم بەڕاستی بخۆم بۆ سراحەتێک هاتمەوە کوردستان خۆم پێم خۆشە جار سەردانی کوردستان بکەم وڵاتی خۆم و دڵم پێ خۆش دەبی کوردستانی تر ماوەیەک ئەوەمان هەبوو وەڵی سراحەتمان هەبوو وتم بە سەردانی لەم ئاخیرە هەر لە گەشت و هەر لە سەفەر بووی ئیتر کارەکە وەلا هەیە لەگەڵ هونەرمەند کاڵم ساهیر لە ئەمریکا گەشتێکی هونەریتانە بوو یەکێک لە ڤیدیۆکانیشت کە بڵاو بۆ دەنگدانەوەکی زۆری هەبوو حەزەکەم باسی گەشتە هونەرەکەتم بۆ بکەیت خۆی ماوەیەکە ئێمە ئەو ساڵ بە تایبەت کارێکی زۆرمان کرد لەگەڵ هونەرمەند کاڵم ساهیری تر ماوەیەکی زۆرم لەگەڵی کار دەکەم ئەمە ساڵ دیار بوو لەبەرەوەی کۆڤید هەبوو کۆنسرت دوسێ ساڵ ڕاوەستا بوو تر دیار بە ئەو ساڵ پلانەکانیەوە بوو کە کۆنسرتێکی زۆر بکە تر ئەمە بەڕاستی لە وڵاتە عەرەبیەکان دەستمان پێ کردووە چینە ئوسترالیا و تورکیا و لوبنان و ئوردن و میوزیکی کوردیە ژەنی لەنێو کۆنسرتەکان خۆم تەنیا کە لە ئەمریکا بووین لە جۆلەکەی ئەمریکا بووین تقریباً 10 کۆنسرتێکمان هەبوو لەو کۆنسرتانە ئەبەرەوەی سۆڵۆکە من دەبژێنی ئیتر ئەو یەکەم جارت بوو یەکەم جار میوزیکی کوردی خۆی هەر جارێ هونەرمەندێک ئەو سۆڵە ژەنی بۆ شای و چۆرتی بەڵام ئەوە بوو کە لێ ئەو گۆڕانکاریەم کرد پێیان خۆش بکە بەردەوام بم لە ناو کۆنسرتەکان بڵێن دەڵێن کوردیشی تێدایە پێیان خۆش بکە ئەو سۆڵیانە هەبێ تر منیان کردووە بۆ ئەو شتە با بڵێن کاک سالار پیرۆزبایی دکتۆراکەش لەکەین کە بەم دوایە دکتۆرات هێناوە لە ڕۆڵی ڤایۆلین لە نێو میوزیکی کوردیدا حەزەکەم باسێکی دکتۆراکەتم بۆ بکەی چۆن بوو بڕیارەدا کە بخوێنیت خۆم مامۆستای زانکۆم لە کۆلێژی هەرزانەکان ماستێرم هەیە لێرە بەڵام کە چوومەوە ئەوروپای حەزی خۆم بوو کە زیاتر بخوێنم تا زۆر بەحسم نووسیوە لەسەر موزیک بڵاویشم کردەوە لە سایتەکانی ئەوروپی بەڵام حەزم کرد ڕۆڵی ئامێری ڤیۆلین زیاتر پەرەی پێ بدەم یاخۆت ناوەڕۆکی ئەو شتە زیاتر بڵاو کەمەوە بەرەوەی بڵێن ڕۆڵی ئامێری ڤیۆلین زۆر بوو لە باڵێن گەشەکردنی میوزیکی کوردی ئەگەر بڵێن لە ساڵەکانی هەفتاوە کە مامۆستا ئەنوەر قەرداغی و دوای مامۆستا دڵشاد ڕۆڵێکی زۆریان هەبوو لەسەر گۆڕانکاریەکانی موزیکی کوردی بڵێن کاتی خۆی موزیکی عەرەبی زیاتر مسەیتر بوو لەسەر موزیکی کوردی بەڵام ئەو هونەرمەندانە کە هاتن زیاتر ویستیان موزیکی کوردی زیاتر پەرەپێدەن هونەرمەندەکانیش ڤیۆلین ژەن بوون کە ڤیۆلین ژەنیش بوون زیاتر شتەکانیان بە ڤیۆلین شتەکە کرد ئیتر ویستم ئەو شتە ئاشکرا بکەم کە ڕۆڵی ئامێری ڤیۆلین چ بوو لە ناو فۆلکلۆری موزیکی کوردیدا ئیتر زۆر شتێک کە تەحلیلم کردێ لە ناوەکەی لە ناو دکتۆرایەکەی ئیتر کە ڕوون بوویتەوە کە ئامێری ڤیۆلین وای کردووە کە موزیکی کوردی زیاتر بەرەو پێش بڕۆ لەبەرەوەی ڤایۆلینیش ئامێرێکە دەتوانێت تەقلیدی هەموو ئامێرە فۆلکلۆریەکان بکاتەوە وەکو زۆرنا وەکو دەنجش ئەو دەنگە کوردیانە چەندەها تایبەتمەندی تێدایە ئەو ڤایۆلینە دەتوانێت بە تەکنیکەکانی خۆی تەقلیدی ئەو دەنگانە بکاتەوە. کاک سالار ئاگادارین کە ڕێکەوتنێکی باش لەگەڵ کۆمپانیای مارڤڵ کردووە و تۆ یەکەم هونەرمەندی کوردی کە میوزیک بۆ فیلمەکانی هۆلیوود بژەنێ حەزەکەم باسێکی پرۆژەکەتم بۆ بکەی بزانم ئەم پرۆژەی تۆ چییە و فیلمی ئالادینش کە تۆ خۆت تێدا بەشداربی موزیکیش ژەنیوە خۆی ئێمە گروپێکمان هەیە ئۆکسفۆرد مەقام کە پێگاتوە لە چەند موزیکچەنی جیاجیار لە بەریتانیمان لەگەڵە خۆم بەتەنیا کوردم و عەرەبیشمان لەگەڵەوە ئیتر یۆنانیمان لەگەڵە ئێرلەندیمان لەگەڵە ئیتر بە ڕێگای ئەو گروپەوە ئەمیان
دعوت کرد بۆ ئەو فلیمە لەگەڵ ئەو کات لەگەڵ کۆمپانیای دیزنی بوو کە لەگەڵ فلیمی ئەلادین کە کۆنتراکتێکمان واژۆ کرد لە بۆ ئەو فلیمە هەل لە ناو فلیمەکەش ئەوە بوو کە ئەمەش بەشدار بین وەکو گۆ پاشان خۆ دەزانی لە هۆلیوود منافەسات کە بینیان کارێکی جیاوازە لە مارڤێڵ کۆنتاکیان لەگەڵما کرد ئیتر بەتەنیا لەگەڵ من کۆنتاکیان کرد لە بەڵەوەی ئەو هونەرمەندەی کە میوزیکەکەی دانابوو بۆ فلیمەکە دیارە ئەسڵی خۆی خەڵکی ئێرانە تر داوای لە من کرد کە موزیکێکی کوردی لە ناو فلیمی ئەتێرلەنس ئەنجلێنا جولێی کە بژەنم ئیترەوە پرۆژەی دووەمم بوو کە فلیمەکە لە باوکەم لە نۆڤەمبەری پارەکە 2021 بڵاوبەوە ناوبانگێکی زۆری داوە ئەو فلیمە مارڤێڵە ئەوی تر دیزنی بوو ئیتر هەردووچیان ئێستا خەریکی فیلمێکی نوێی ئێستاش لەگەڵ مارڤێڵ خەریکی فیلمێکی نوێین ئیتر فلیمەکە نازانم تا ئێستا ئاشکرای ناکەین کەینێ بەرهەمەکە و ئیتر ئەو کات ڕوودا و یەکەم کەسە تەڵان شتەکە بڵاو ئەنجا بە باسی ئەو پینکەتەوە بێجگەلەوەی ڤیدیۆکلیپی تایبەت بە خۆشت بڵاو دەکەیتەوانێ بەڵێ من تقریبا 20 ڤیدیۆ کلیپم هەیە زیاتریش لە سایتەکەی یوتیوب بڵاو کردەوە کلیپێکیش پێشکەشی ئێوە دەکەم کە ئەو دوایانە ویستم بڵم کار و پرۆژەی نوێت چیە دیارە حازرت کرد ئامادەم کردەوە کلیپێکی نوێیە بە ناوی هارمۆنیا کە ئەو کلیپە باز لەوەی دەکات کە گفتوگۆ بانبێنی دوو دەنگ ڤایۆلین و دەنگ کە دوو کەسن جوابیەکەدەنەوە حتا لە تۆمارکردنی تەسویرەکەشی دوو ڕەنگە سپی ڕەشە هیواداری بە موسیقانت بینین ئەنجا مادەم ڤایۆلینەکەش پێش شتێکمان پێشکەش بکەم ئێستا لە بەشی دیجیتال میدیای تۆڕی میدیای ڕووداوین کە لێرە بەردەوام هەواڵ و زانیاری بڵاو دەکرێتەوە لە ڕێگەی سۆشڵ میدیاوە ئەنجا کاک سەڵار هەر لێرە ڤیدیۆکی تۆیان دانا ئەو کاتێک کە لێکێک لە کۆنسەرتەکانی کازم ساهیر ئامێری ڤایۆلین تێژەنی کە ویوێکی یەکجار زۆری هەبوو ئەنجا پێم خۆشە پێکەوە ڤیدیۆکە ببینین دوایەوەش دووبارە بە شتێکی ترما پێشکەش بکەی بەڵام بە ئەمیانی کازم ساهیر بێت ئەنجا ساهیرە گیان ئەگەر ئەزێت نەبێ ڤیدیۆکەمان پیشان بێ سپاسی ڕوودا دەکەم ئەوە کێک بوو لەو ڤیدیۆیانێک کە بینەرێکی یەکجار زۆری هەبوو سۆلۆکی کوردی شت پێشکەش کرد لە اینجا هەمان شتمان پێشکەشەکەیتەوە یان پارچەیەک میوزیکی کازم ساهیر کە زۆر لە تۆ نزیکە وڵای گورانەکان هەموو نزیکردن کامەت زۆر حەز لێیە عاشقانیە هەمووی تر زیدینی باوکەم خەڵکی زۆر حەز لێ باشە من بەجێت هێڵم تۆ پێشکەشیکە و دوای ئێڵ بەخە بۆ تۆ هەز دەکەم گوێم لێ لێرە گوێ لێگرم دەسەکانت خۆش بێ زۆر 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 تایبەت بوو جەمامسا سالارەمە زۆر سوپاست بکەم و دووبارە بە خێر هاتنت بکەم بۆ ڕوودا و زۆر سپاسان گەورەکردین سەردانی ئێمە ڕوودا دەکەم سپاسی و هەموو کارمەندانە دەکەم و ئەوانەی لە پشتکانەرە ناو هەمویان سپاس دەکەم ڕێستان هەیە و هیوادارم هەر بەردەوام بین کە کارتان پێشکەش بکەین ئێوەش
ئەمە هەڵەکەم تەقسیریتان نەکرێ بەڕاستی ئەو تەلەڤیزیۆنانە ڕاستە تەلەڤیزیۆنێکی ڕابڵێن هونەری نییە بەڵام تەقسیریتان گرنگی تاو بە هونەرمەندانە زۆر گرنگتان پێدا و زۆر سپاسان دەکەین دوبارە بەردەوام بەخێر بن مەرسەر کەوتوبن سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەمە